ئەوەی کە دڵمان خۆشەکە ئەوەیە کە تۆ بەمایکەکە ئەو بەوە ئەو بەوە هەومان لە خەمی یەکتریان سپاس بەخوا لەم کورسانە. هاوکاریەکان بۆ چەمچەماڵ و ناحەی شۆڕش بەردەوامی هەیە. ئێستا لە کەلارەوە ژمارەیەک بەرهەڵگر هاتووە و هاوکاریان هێناوە بۆ کەسانەی کە لە چەمچەماڵ و شۆڕش لیان قەوماوە. لێرە کاکسەنگەری لێ کاکسەنگەر فەرمیتە ئێرە سڵاو لێبێ چیتان هێناوە لەگەڵ خۆتانە بڕیچی ئەو شتانی هێناوتانە چین؟ بەناوی خۆی بەخشنە میرەبان دەستی ئەوەش خۆش بێ بەڕاستی بینینی ئازاری خەڵکی چەمچەماڵ کە لەو دۆخە لەو کارە تروشتێوایی کرد خەڵکی گەرمیانی ئازیز بە تابەتی شاری کەلار و دەوروبەری بەڕاستی جۆش و خۆشیان بۆ ئەو خەڵکە وای کرد هەرێکی لای خۆی بڕیاردا چەندین کەمپین و لە چەندین شوێن کۆ بکرێتەوە. سپاس بەخوای ئێمە وەکو ڕێکخراوی ماڵی خێرخوازان و ژاری گەرمیان ئەم کەمپینیشمان بەناوی کەمپینی خەڵکی گەرمیانەوە کردە. سپاس بەخوا توانیمان لەو شارە ئازیزە تەبعاً پێشتر تلێرێکمان نادەوە و بین ئێستا چەند سیارێکی بار هەڵگرمان هێناوە هەموو پێداویستەکان پێداویستی تازە و باشن. تەبعاً هەر ماڵی ئەمانەی مەبلەغی پارەی پێ بدەین جا لەوە بەتانی سەرین خواردن و کۆمەڵێک قاپ و قاچاق و لەگەڵ فەرش و پێداویستی تر. تەبعاً ئەم ئەوەی کە کۆمان کردوتەوە لەوانەیە شتێکی بەڵام هەر بەیوان ئەوەی کەمێک لە بەرین و ئازارەکانی خەڵکی ئازیزی ئەم شارەکەم کاتووە چونکە ئازانی بینمان چی وەزەکەن. سپاس بۆ خوای گەورە ئیشەڵا هیچ نەبێ هیچ نەی بەمە کۆمەڵی خێزان لەم شارە دڵخۆشەکەن ئیشەڵا. چەند ئۆتۆمبیل هاتوون ئەمڕۆ؟ کاک دیلان تا ئێستا ئەوەستا 5 ئۆتۆمبیلمان هاوردا پێشتر ئۆتۆمبیلێکمان ناردە ئۆتۆمبیلی گەورە 6 ئۆتۆمبیل و لەم ئۆتۆمبیلانە ئەمە تەبەن کۆمەڵی ماڵ لە ڕێگای کۆمەڵێ کەسی خێرخواز کە لەم شارە هەن دیاری کراون هەر ماڵێ مەبلەغی پارەی پێدەین جا لە پارەکەش و مەسەن بەتانی دۆشک فەرش و قاپ و قاچاق ئەمانە بەسەرە دابەشەکەن ئینشەڵڵا. بڕی پارەکە چەندێک هێناوتانە؟ بڕیم پارەکە سپاس بۆ خوای گەورە ئەوەی کە ئێستا لامانە 14 ملیۆن و 300,000. خوا لە خێری دەرنەکە و هەر لە شتان ساغ بێ خوا بتانیاڵێ. ئەوەش خۆش بێ یا ڕەبی. ئینشەڵڵا سپاس بۆ ئەوەی کە دڵمان خۆشەکە ئەوەیە کە تۆ بەمایکەکە ئەو بەوە ئەو بەوە هەومان لە خەمی یەکتریان سپاس بەخوا لەم کورسانە. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەگەر هاوکاربینەکەم جۆزێتەوە لێرە ئەمان بە ژمارەیەک بەرهەڵگرەوە لە گەرمیانەوە هاتوون لە کەلارەوە کە پێداویستی ناوماڵێ هێناوە وەک لێرە بینرێت ئەو بڕی هاوکاریانی کە هاتوون کەلوپەلی تازەن لێرە چوە بەردەوام داوا لە هاوڵاتیان نەکرێت کەلوپەلی کۆن نەهێنن لەبەرەوەی کە سوودی لێ ببینرێت کاتێککە تۆ ماڵەکەت ئەبەخشی خێرێک ئەەکەی پێویستە شتێک بنێری کە سوودی لێ بینرێ بۆیە ئەمان ئەمڕۆ هاتوونەتە ئێرە پێداویستەکانیان هێناوە بۆ چەمچەماڵ و نەحەی شۆڕش تاکو و هاوکاری ئەو ماڵە لێ قەوماوانە بکەن کە لیان قەوماوە بەهۆی لافاوەکە.